لە کۆتایی هەشتاکانی سەری ڕابردووەوە سەرقاڵی پیشەی برژاندنە لەم دوکانەی گەڕەکی سابوونکەرانی شاری سلێمانی. وەستا بایزی جگەرچی دەڵێ وەک نەریتێکی کۆنی شار هەموو ڕۆژێک لە کاتژمێر حوتی بەیانیەوە ژمارەیەکی زۆر لە هاوڵاتیان و خۆشخۆری شارەکە ڕووی تێدەکەن تا ڕۆژەکەیان بە خواردنی 2-6 برژا و لە گۆشتیان جگەر دەست پێ بکەن. مشتریەکانی و خۆی دەڵێ فێڵیان لێ ناکرێ چونکە هەمیشە دەزانن کامە گۆشت و جگەر فرێشە و دەشیانەوێت لە بەردەم خۆیاندا لە 6 بدرێت و ببرژێنرێت. خواردنێکی بەناوبانگە لە ناو ئێمە لە کۆن و دەستوری سلێمانی وا بووە بەیانیان و ئەنجا بە تایبەتی شتی برژاویش خەڵکی ئەهلی شارەکە ینی بە تایبەتیە گەڕێن خۆیان زۆر کەسێ شتێکەکە زۆریان لێ بەشارەزاتن سەی زگەرەکەکە لە زار جگەری چێ بەڕاستی ینی ئەوانی کە هیچ بڵێن مارەسیارێ لە ناخواردنی بەیانیانەکەینە لای ئێمە زۆری مشتەکان لێن باشتر دەزانن دوایەوە حەزەکەن هەموو وەختێ مشتەکان کەیەن لە بەرچاوی خۆیان نازگەرە شتەکە لێبین و بیبرژێنێن شتێ نەبێت لە شوێنی ترا بەجێ و بەیدانێت ئەویان زۆر پێخۆشە مشتریەکان. تەنیا ئەم کۆڵان و دوکانە نییە لە سلێمانی کە بەیانیان زوو مشتریەکانی جگەر و برژا ڕووی تێدەکەن بەڵکو دوکانەکانی دیکەش جمەیان دێت و پڕ دەبن لە جگەر خۆر و برژا و خۆرەکان. خۆش بێ وەڵی هاتنمان بۆ ئێرە تەبان سیقەیە سیقەی خواردنەکەی زیاتر لای کاکبایس بە بەرچاوی خۆتە خواردنەکە ژاوەکانی بەڕاستی زۆر بە لەزەتن و زۆر جێمتمان زۆر سەحیل پیشەکەی سوپاس بەخۆن و ئەم شتەش لە سلێمانیە بەڕاستی وەکو لە دێر زمانەوە ئەم مەسەلەی برژاوی هەر هەبووە ئەتر ئەبێ بە کەلتور بۆ نەوە دوایینەوە مەسەلەن ئێستا و باوکە مناڵەکان لێرە لەگەڵ خۆیان ئەتر ئەمانێ بەچی هەر بە کەلتور زۆر جار خێزانەکانی ژێم لە چاخانەکەی ئەو دیوە. بەگشتی خەڵکی سلێمانی بە خۆشخۆری ناسراوە ئەم نەریتەش مێژوویەکی کۆنی هەیە و زیاتر کەسانی کامڵ و بەتەمەن حەزی پێ دەکەن. ئەوەی جێگەی سەرنجە لە ڕۆژانی پشودا زیاتر لە هەر کاتێکی دیکە بازاڕی بەیانیانی برژا و جگەر گەرم دەبێت و کەبابخانە و دوکانەکانی برژاندنی گۆشت و جگەری ئاژەڵ خەڵکێکی زیاتر ڕوویان تێدەکات. وشار محەممەد کەناڵی ئاسمانی پێیان سلێمانی.